کێشەی گەورەی ئێستای هاوڵاتیانی ئێمە و تەنهانەت هەموو جیهانیش بەکارهێنانی زۆری مۆبایلە. ئازاری شانۆمەل یەکێکە لە کێشە باوەکانی ئێستای کۆمەڵگاکەمان. تەبەن سەبەبەکان زۆرن بەڕاستی، بەڵام کێشەی گەورەی ئێستای هاوڵاتیانی ئێمە و تەنهانەت هەموو جیهانیش بەکارهێنانی زۆری مۆبایلە. پاشان ئیشی کەسەکە زۆربەی ئەو ئیشانی کە ئیستا ئەکرێت لەلایەن هاوڵاتیانەوە دیسان کێشێکی زۆر بۆ شانۆمەلەکانمان دروستەکات، بە تایبەتی ئەوانەی کە لەسەر کۆمپیوتەر ئیشەکەن، ئەوانەی کە فەرمانبەرن لە فەرمانگەکانە بەهۆی زۆر دانەوەاندنی ملیان و سەریان لە کاتی نووسینیان لە کاتی بەکارهێنانی کۆمپیوتەر ئازارێکی زۆریان بۆ دروست دەکات. بۆیە باشترین شت بۆ ئەمانە خۆپاراستنە کە تووشی کێشەکانی بڕبڕی مل نەبین، چکە بەڕاستی توشبوونی نەخۆشی بڕبڕی مل کە ئەبێتە هۆی ئازارێکی زۆر لەسەر شان مل هەتا تەنانەت لە دەست و پەلەکاندا کێشێکی زۆر بۆ هاوڵاتیانمان دروست دەکات. بۆیە دایمەند ئەڵێن تکایە پێشەوەی تووشی نەخۆشەکە بی ئاگاداری خۆ بە با تووشی ئازار نەبیت، چکە دروستبوونی ئازار لە شان و ملدا ژیانی بە تەواوەتی تێگەدات. چەندەها نەخۆشمان هەیە کە سەردانی ئێمە ئەکات، بۆمان باسەکە کە چەندەها ڕۆژە نەیتوانیوە بخەوێت و تەنانەت خەو ژیانیشی لێت یەکات. بۆیە پێشەوەی تووشی نەخۆشی بیت، خۆ بۆ پارێزە با تووشی ئەو کێشانە نەبیت. چەندەها ڕێنمایی هەیە ئەتوانی پەیڕەویکەیت بۆ ئەوەی دووچاری ئەو کێشانە نەبیت. هەمومان دەڵێن هەموو پزیشکەکان و چەندها ساڵە ئەم بوتێ وتراوە کە خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن.